بەڵێ ئەم کاتتان باش بەردەوام دەبین لەسەر مەسەلەی ئێران مەسەلەی ئێران و ئیسرائیل هەتاوەکو ئێستا بەدوایی نەبووە بۆ پێناسی بەدوایی ببێ پێچێ لە ڕۆژانی ئایندەدا دووبارە ئیتر هێرش و وەڵامدانەوەکان لە نێوان ئیسرائیل و ئێراندا ببینین و ئەمە بەرەو کوێمان دەبات جارێ دیار نیە بەڕاستی زۆر مەترسیدارە ئەگەر دەنگم تەواوە بەردەوام دەکەین زیاتر ئەمڕۆکە باسلەوە دەکەین کە ئێران ئایا لەم وەڵامەیدا چی بەدەستهێنا و چی بەدەست نهێنا و مانای وەڵامدانەوەی ئێران چی بوو ئایا ئەمە بۆیلەر بوون وەکو کوردەکانی ئێران ئەیڵێن ویانیش بەڕاستی موشک بوون کە توانی لە ماوەی دەداقا هەموو سیستەمی ئایڕندۆمی ئیسرائیلی ینی پێشکەوتوترین سیستەمی بەرگری ئاسمانی تێک بشکێنێ و بچێتە تەل ئەڤیڤ کەسی کوشت کەسی نەکوشت ئەمە باسێکی جیاوازترە ئێران توانی لە دوێنێشەوە هەتاوەکو ئێستا ئەو وەڵامی خۆی ئەو هێرشەی خۆی بفرۆشێتە هەموو خەڵکی لایەنگرەکانی هەموو میحوەری شیعە هەموو ئەوانەی سەر بە دەوڵەتن هەموو ئەوانەی لە دەرەوەی ئێران وەکالەت بۆ ئێران دەکەن ویانیش هێزی پرۆکسین ویانیش دۆستەکانی هێزی پرۆکسین ئێران توانی وەڵامی ئەمانە هەمیان بداتەوە لە هەمان کاتدا ئێران توانی لەمەدا زۆر سەرکەوتوو بوو وەڵامی هەموو میحوەری سوننە بداتەوە کە حەسەن نەسڕۆڵای بە کوشتن داوە ئیسماعیل هانی بە کوشتن داوە هەمویان دەفرۆشێ قاسم سلەیمانی فرۆشت ئەم زۆرە باسانە ئێران توانی دەمی هەمیان ببەستێ من لێرەدا باس لەوە ناکەم کە من لایەنگری ئەو هێڕشەمیان نا ئەمە باسێکی دیکێ ئەمن ئەڵێم چ ئەنجامێکی لە ناو خۆی ئێراندا بەدەست هێنا و ئێران توانی بۆ ماوەیەکی کورت حەماسەتێک لە ناو ئێران دروست بکاتەوە و دەمی نەیارەکانی خۆی بگرێ بە تایبەتی میحوەری سوننە مەبەسمان لە میحوەری سوننە ئەو هێزە ئیسلامیانی کوردستانی عراق ناگرێتەوە ئەمانە ئەگەرچی سوننەنە بەڵێ بەڵام ئەمانە لە ترسی ئێران ناوێنن قاوگی خۆشیان لە قاوگی خۆشیان بێنە دەرەوە چۆن یەکێتی و پارتی میحوەری سوننەنە بەڵام ئیتر لە ترسی ئێران ناوێنە سەری خۆشیان بخرین هێزە ئیسلامیەکانیش لە دەرەوە دەرخە بەڵام ئەمانەی سەر بە ئیماراتن سەر بە سعودیانە سەر بە تورکیانە ویانیش ئەمانەی سەر بە ئەمریکانە ئەمانەی وەکو ئیسرائیلیەکان گاڵتە بە میحوەری شیعە دەکەن و پێدەکەنەوە کوردانی کوردستانی ئێرانیش لە ناودا بەشێک لە کوردە نەژادیەکانیش لە ناودا وا دیارە ئێمە ناڵین لایەنگری ئێران بن بەڵام ئێمە ئەڵێن حیسابکردنێکی وەها یعنی لەبەر ئەوەی من دژمنی ئێرانم لەبەر ئەوەی من کێشەم لەگەڵ ئێران هەیە هەموو فەڵەستینیەک پیسە مێژووی فەڵەستین پیسە ویانیش هەرچی ئیسرائیل بیکە شتێکی باشە چەپڵەی بۆ لێدەم هەرچی ئێران بیکە من بچووکی دەکەمەوە گاڵتەی پێ دەکەم ئەمە وات لەیەکە حیسابی غەڵەت بکەی زۆر زار و ئەوات لەیەکە وەکو ئەوەی کە بۆیلەر بوو موشک نەبوو بەڵام دەرکەوت کە ئەو موشەکە لە دنیایدا هەتا وەکو ئێستا وێنەی نەبووە ینی لە ماوەی دەدەقەدا لە تەبرێز موشکێک بچێتە ناو ئیسرائیل و لە ناو ئیسرائیلیشدا سیستەمی ئایڕندۆم نەتوانێت ڕێگری لێوە بکە ینی ئێران توانی بڵێ تەماشاکەن لە ژێر سەبری استراتیژی ئێمەدا کە میحوەری شیعە باسی لێوە دەکات جەسارەت هەیە لە ژێر سێبەری سەبری استراتیژی ئێمەدا توانایەکی تەکنۆلۆژی هەیە ئایڕندۆم دەرباز دەکا لە ژێر سێبەری سەبری استراتیژی ئێمەدا کۆتایی هێنان بە ئیمپریالیزم و زایۆنیزم هەیە یعنی ئەمانە لە ناو کۆمەلگایەکی مەزهەبی کۆمەلگایەکی دینیدا بێگومان بمانێ و نەمانەوێ قسێکە بۆ ماوەیەکی کورتیش بێ وانش نیمچە مەودا بێ دەیخوا ئێستا کە ئێران و دەوروبەرانی ئێران زۆر کەیف خۆشن بە وەڵامەی ئێران و لە ڕووی سایکۆلۆژیەوە ئەتوانین بڵین سایکۆلۆژیای ئێرانیەکانی ڕێکخستۆتەوە و یەکێتی نێوان
شیعەکانی ڕێکخستۆتەوە چونکە چەند ڕۆژێکە ئیسرائیل و محوەری سنە هەمان شت دەڵێ هەموو بەرژەوەندەکانیان لەگەل یەک کۆ دەبنەوە ئەویش ئەوەیە کە ئێران شیعی فرۆشتووە بێگومان ئێران لەسەر حیسابی هێزە پرۆکسیەکانیدا سیاسەتێک دەکاوە ئەمە بێگومان لە ڕێی ئەخلاقیەوە کێشە دروستەکە دێمە سەرەوە بەڵام ئێران دوێنێ شەو نیشانیدا کە نەخێر یەکێتیەکەیە یەکێتێک لە نێوان لوبناان و ئێراندا هەیە ئەو کاتێک کە ئیسرائیل هێرش دەکاتە سەر لوبناان ئێران هێرش دەکاتە سەر تەلئەویو یەکێتێک هەیە لە نێوان سەرۆکی تازە هەڵبژێردراو مەسعود پزیشکیان و هەموو محوەری شیعە بەهێزی قودسیشەوە هیچ جیاوازێک لە نێوانیان دیە و لە هەمان کاتدا توانی بڵێ خامینەئی سەرکردەیەکی بەهێزە و دەتوانێت بڕیاری زۆر بەز لە ساڕەتانە بدا و هیچ کێشەیەکی لەگەڵ مەسعود پزیشکیان و ئەوانی دیکەدا نییە. وا دیارە پرۆپاگەندەیەکی کە لە پێش ئەو هێرشە بەردەوام دەکرا گوایە ئێران مەسعود پزیشکیانی بێکاریگەر کردووە بەڕای من ئەمە ڕاست نییە چونکە ئەو بڕیارە لە مەجلیسی لە شورای کۆنسە دراوە و لەوێدا مەسعود پزیشکیان سەرکردایەتی دەکا ڕەنگ بێ مەسعود پزیشکیان بە تەنیا کاریگەری لەسەر پرۆسی بڕیارداندا نەبێ بەڵام هیچ بڕیارێک بەبێ ئامادەبوونی مەسعود پزیشکیانیش نادرێ دوای ئەوە ئیتر ئەو بڕیارانە ئەسنە لای خامینەی ئەڵێ ئەنجامی بدەن یان نا کاریگەری ئەو هێرشە لە دەرەوە چی دەبێ ئایا ئێران لە دەرەوە توانی چی بپێکێنی هەندێک لەسەرەوە بە کورتی قسە دەکەن بێگومان ئێمە وەڵامی ئێرانمان بینی بۆ کوشتنی قاسم سولەیمانی وەڵامی ئێرانمان بینی بۆ هێرشی ئیسرائیل بۆ سەر کۆنسۆلگەرای ئێران لە سووریادا و وەڵامی ئەم جارەشمان بینی وەڵامی ئەم جاریان وەڵامێکی تونترە چونکە وەڵامەکانی وەڵامی پێشوو ئەوەی قاسم سولەیمانی وەکو بڵێ ئەڵێن شوێنەکە چۆڵ بکە لێت دەدەم ئەوەی وەڵامی مانگی چوار سێزدەی مایز بوو بەڵێ سێزدەی مایس وەڵامی سێزدەی مایز بە هەمان شێوە بوو یعنی وەکو بڵێ بە ئەمریکا و بەریتانیای گوت ئامادە من لە فلان سەعاتدا موشک داهێم ئەمریکا و بەریتانیا لە ئاسمانەوە ئاستەنگیان لە موشکەکان کرد ئەم جارە وەڵامێک بوو وا پێدەچێت دیسا بە شێوێک لە شێوەکان کەناڵێک هەبێت لە نێوان ئێران و ئەمریکادا ئێران ئەمریکای ئاگدار کردبێتەوە بەڵام چەند دقەیەک پێشتر بوو ینی ئەمریکا پێڕانەگەیشتووە تەدبیری ئەمانە وەربگرێ بۆیە زۆر بە زۆری موشکەکان بەڵێ کەوتنە ناو ئیسرائیل بێگومان لەوانەیە لە ماوەی ئەو چەند دقەیەدا کە ئێران ئەمریکای ئاگدار کردبێتەوە ئیسرائیل فریای ئەوە کەوتبێ خەڵکەکەی بخاتە ناو ژێرزەمینەکان و زیانی بەشەری کەم نەوێ بەڵام ئەوە تاوەکو ئێستاش ئەوە ناگەینێ کە زیانی بەشەری هیچ نەبووە چونکە ئیسرائیل لە دوێنێەوە تاوەکو ئێستا بەڕاستی هەروەکو ئەردۆغان قەدەغەی خستۆتە سەرچاپەمەنی ینی قەدەغە لەسەر سوسیال میدیاشەیە من لە ئەمڕۆوە لە بەیانیەوە تاوەکو ئێستا هەوڵە دەم بگەمە چەند ڕۆژنامە نووسێکی ئیسرائیلی بەڕاستی پێیان ناگەم لە ڕێگەی سوسیال میدیاوە ئیتر ناچار و تەلەفۆنم بۆ کردن ئەوانیش باس لەوە دەکەن کە قەدەغەیەکی زۆر تند لەسەر چاپەمەنی ئازاد هەیە لە ئیسرائیلەوە ئەمە واتای ئەوە دەگەێنێ کە بەڵێ زیانی هەبووە بەڵام ئەمانە هەمویان لە سیاسەتی دەرەوەدا گۆڕانکاریەک دروست دەکەن نەخیر و بەڕای من دروست ناکەن ینی ئیسرائیل لەسەر کۆنسپتی خۆی لە ناو غەزا لە لوبنانیش بەردەوام دەبێت هەتا وەکو بزوتنەوەی حەماسی لە ناو برتووە ئەو هەتا وەکو حیزبوڵاش لە پەلوپۆ دەکا ویانیش لە چەک دای ئەماڵی ویانیش بێکاریگەر و بێهێزی دەکا ڕناوەستێ و هیچ هێرشێکی ئێران لە بەرامبەر ئەوەدا نابێتە ئاستەنگ ئێران ئیتر بە ئاشکرا نایوێ زۆر زیان بە دوژمنەکەی بگەینێ و نایهەوێ شەڕ بکە یعنی بە کورتاسی ئێران ئەڵێ لێت دەدەم تۆ لێم مەدە شتێکی وایە ئیتر و ئەماشی ناچار بوو ئەمە بکاتن بەڵام ئەمە کۆمەڵێک پرسی ئەخلاقیش لەگەڵ خۆی یادنی پێش هەموو شتێک ئێران وڵاتێکی
بێعقلە ویانیش راسیۆناڵە بەڕای من بێعقلنیە ئێران وڵاتێکی زۆر زۆر راسیۆناڵە ئەو عمامە بەسەرانەش کەسانی بێعقل نین وەکو ئەوەی کە کوردانی ئێران باسی دەکەن بێعقل و نەزان و نەفام و شتیوانە نەخێر ئەمانە زۆر زۆر بەعقلن زۆر زۆر راسیۆناڵن بەڵام لە ڕووی ئەخلاقی سیاسیەوە راسیۆنالیتەی ئەوان هەندێک کێشەی لێ دەکەوێتەوە چونکە ئێران دەیەوێت سیاسەتی دەرەوەی خۆی بە تەواوەتی لە ڕێگەی هێزە پرۆکسیەکانەوە ئیتر میعمار بکە و لەمەدا هەندێک زار کێشەی بۆ دروست دەبێت کێشەکان چین ینی وەکووتمان ئێران هێزی خۆی دەزانێ هێزەکەی چەندە دەزانێ ئەگەر چی ئەڵێ ئیمپریالیزم لەناو دەبن ئیسرائیل دەسووتێن فلانە بێوان بەڵام ئێران بەخۆی دەزانێت هێزەکەی چەندە ئێران ناتوانێت لە ڕووی تەکنۆلۆژی و ڕوبڕووی ئیسرائیل بێتەوە ئێران ناتوانێت لە ڕووی سەربازی و ڕوبڕووی ئەمریکا بێتەوە بەڵام لە هەمان کاتدا کاتێک ئەم جۆرە سیاسەتە دەکا و هەندێک جار کێشەی بۆ دروستەیە بۆ نمونە قاسم سلێمانیەک دەبێتە قوربانی یعنی ئەوە نییە کە ئێران بەخۆی قاسم سلێمانی کاتە قوربانی بەڵام سیاسەتەکەی وایە ئەو قاسم سلێمانی دەبێتە قوربانی و لەوێدا دەکەوێتە دووڕیانێک تۆڵەیەکی زۆر بکاتەوە یعنی وەکو تۆڵە بێ بەڕاستی لە بەرامبەر خوێنی قاسم سلێمانیان لە بەرامبەر خوێنی حەسەن نەسڕۆڵا ئەما تووشی شەڕێکی زۆر زۆر گەورە دەبێت وەکو ئێستاکە کە خەریکە توش ببیانی هێشتا نازانین ئیسرائیل وەڵامی داتەوە یاننا ئەگەر وەڵامیش نەداتەوە ئەم زارە لە ناو خۆدا تووشی کێشە دەبێ ئێران لاواز دەبێ لە بەرچاوی لایەنگرانیدا لە ناو خۆیدا لاواز دەبێ پارچەیی دروست دەبێ وە پرۆپاگەندەی میحوەری سنی و میحوەری کوردایەتی و میحوەری ئیسرائیلی هەمویان کە یەکن لە بەرامبەر ئێران و هەمووشیان بەداخەوە عەقلیەتێکی ڕەگەز پەرستی و تایفی لە هانیان ئەدا نەوەکو سیاسەتێکی دیموکراتیانە و ئەمانە ئەتوانن هێرش بکەنە سەر ئێران لەمەدا ئێران کێشەکەی هەیە ئەگەرنا ئێران سیاسەتێکی راسیۆنالە و عقلانەی هەیە بەڵام لەوەدا بلە ڕێگەی هێزە پرۆکسیەکانیدا کە زێدەڕۆیی دەکا زۆر جار ئەو لەو زێدەڕۆیەدا کێشەیەک دروست دەبێت کە ناتوانانی وەڵامی پێویستی بداتەوە ئەوەی ئێستا ناچاری بوو ئەوەی ئێستا ناچاری بوون باسم کرد لە ناو خۆدا لە دەرەوەدا کۆمەڵێک ئەوە بوونیانی هێزە پرۆکسیەکان ئیترفریای ئێران ناکەون چونکە پاشان باش دەکەم ئیسرائیل تەکتیکێکی جیاوازتر بەڕێوە دەبا لە بەرامبەر هێزە پرۆکسیەکانی ئێران ئەو تەکتیکە زۆر زۆر جیاوازتر لەوەی کە سعودیا و ئیمارات لە چەند ساڵی ڕابردوودا ئەنجامیاندا یعنی لە بۆ هەندێک من لە بەرنامەکانی پێشوودا باسم لە تلیاکی ئێرانی کرد وا دیارە من ئەو بابەتە وەکو گوتم لۆکو میحوەری سونە و میحوەری کوردایەتی بە مەسەلەیەکی نەژادی و بە مەسەلەیەکی تایفیەوە نابەستمەوە بەڵام من لە ڕووی سیاسیەوە باسم کرد ئەو هێزە پرۆکسیانە کە زۆر ینی ئێران لەسەر ئەساسی ئەو هێزە پرۆکسیانە سیاسەتی دەرەوەی خۆی بەڕێوە دەبا زۆر جار ئەو هێزە پرۆکسیانە تووشی ئاڵودەیی تریاک دەبن و دەبنە قوربانی ئیتر بۆ نمونە تەماشاکە سێزدەی مانگی نیسان ئێران هێرشی کردە سەر ئیسرائیل وانە بەڵێ هێرشی کرد هێرشەکە گەورەش بوو بەڵام کاریگەریەکی وای نەبوو و ئێرانی نەوەستان تەماشاکە بە تایبەتیش لە هەندێک مەسەلەدا ئێرانی قەت نەوەستان تەماشاکە هەردوای ئەوە چی ڕوویدا هەنیە کوژرا شکر کوژرا و لە هەمووی گرنگتر حەسەن نەسڕۆڵا کوژرا یعنی ئەمە زۆر زۆر گرنگە بۆ لەبەر ئەوەی هیچ هێرشێکی ئێران بۆ سەر ئیسرائیل حتا ئەگەر بەخۆشی بیکە حتا ئەگەر هێرشەکە گەورە بێ ناتوانێت کۆنسپتی ئاسایشی سنووری ئیسرائیل تێکبدا چونکە کۆنسپتی ئاسایشی سنووری ئیسرائیل مەبەستمان لە ناوخۆ لە دەرەوێ یعنی لە غەزا لە سنووری لوبناان و ئیسرائیل و سووریا ئیسرائیل و مەسر ئیسرائیل و تورکیا هەمویان یان حساب بکەیت ئەم سنوورانە شتێکن لە ناو کۆنسپتی بەشێکن لە کۆنسپتی ئاسایشی نێودەوڵەتی وای لێ هاتووە لە بۆ هەندێک و هەرچێکی بکەیت لەمەدا سەرناکەوی و ئیسرائیل کاری خۆی دەکات و ناتوانانی کاری ئیسرائیل لەو بارەوە پەک بخەیت
بەڵام ئێران لە یەک شت سەرکەوت، ئەویش ئەو کۆنسپتەی ئەوەی کە لە بۆ پەرلەمانتەرەکان بەکاردێ حەسانە پارێزبەندی، ئەو پارێزبەندیە لەسەر ئیسرائیلیش هەبووەکو دەوڵەت پێشتر، هیچ دەوڵەتی ئیسرائیل دەست لێ نەدراوە، کەس ناتوانێت دەستی لێ بدا، کەس ناتوانێت دادگایی بکە، کەس ناتوانێت گلەیی لێ بکە، کەس ناتوانێت ڕەحنەی لێ بکە، حتا کەس ناتوانێت هێرشی بۆ بکات، دیوارەکانی وەکو پۆڵین کەس ناتوانێت موشک باوێتە ئیسرائیل، چونکە هێزی ئایرندۆمی هەیە. بەڵام ئێران لەمەدا توانی سەرکەوتنێکی زۆر زۆر بەدەست بێنێ لە هەموو بوارەکاندا ئەمەی شکان، لە ڕێگای حەماس دیوارەکانی شکان، حەماس 1200 کەسی کوشت، ئەم جارە لە ڕێگای موشکەکانی خۆی و حیزب الله و حوسیەکان توانی بگاتە تەل ئەڤیڤ، بە تایبەتی هێرشەکەی دوێنێ لە ماوەی 10 دقەدا موشک لە تەورێزەوە گەیشتە ناو تەل ئەڤیڤ. یعنی ئەمە بەڕاستی گاڵتە نییە ئینسان گاڵتەی پێ بکە. و ئێران لە ڕێگای ئەو کشت و کوشتاری کە ئیسرائیلیەکان دەکات لە دژی خەڵکی سڤیل بەبێ جیاوازیکردنە نێوان ژن و پیا و منداڵ، سەرباز و غەیری سەرباز، کلێسا و مزگەوت، نەخۆشخانە و مەکتەب، بەبێ جیاوازیکردنەوەنە ئێران توانی مەشروعیەتی ئیسرائیل لە بواری ئینسانیشەوە بخاتە ژێر پرسیار. یعنی ئەو دەوڵەتە دەوڵەتێکی وەها خەڵکی نوێنەرایەتی، خەڵکی زوڵم لێکراو ناکە، ئەمە بەخۆی قاتیلە، ئەمە بەخۆی بکوژە. ئیتر ئەمە وای کرد، ئێستا کەش وای لێ هاتووە لە ناو زۆربەی خەڵکدا. ئیتر ئیسرائیل وەکو جاران وڵاتێک نییە کە بەرگری لە ئینسانەکانی خۆی دەکات، ئەوە نییە. ئیتر ئەو کۆنسپتەشی شکان لەمەدا بەڕاستی هیچ کەس نەیکردووە، ئێران کردوێتی. کاتی خۆشی جەمال عەبدولناسر و ئەوانە حیان حافظ ئەسەد هەندێک هەولی وایان داوە، بەڵام وەکوتم گشتگیر نەبووە. ئێستاکە لە دوای 7 ئۆکتۆبەردا حەماس و ئێران و حیزب الله لەوەدا سەرکەوتوو بوون کە توانیان لە هەموو بوارەکاندا حەسانە لە ئیسرائیل بستێنەوە. ئەمە زۆر زۆر گرنگە، هیچ کەس تاوەکو ئێستا نەیکردووە. بۆیە ئەمانەی دیکە کە خۆیان پێیان وایە معارزی ئیسرائیلن، ئەوانیش وەکو بۆ نمونە تورکیای ئەردۆغانی، وەکو سعودیا، یان وەکو هەندێک هێزی دیکەی ئیسلامی غەیری شیعە، ئەمانە ئێستا چاویان تاریک بۆ نازانن چی بکەن، چونکە ئەوان ئەو شتەی ئەوان قەت بە خەونیش دانیان دەبینی ئێستا کە ئێران جێبەجێ کرد. ئەمە مرۆڤ ناتوانێت بچووک ببینێتە. وەکوتم ئیسرائیل دەربارەی هێزە پرۆکسیەکان وەک سعودیا و وەک ئیماراتی نەکرد. سعودیا و ئیمارات هەرسان ئیتر گوتیان ئێمە بێچارەی لە بەرامبەر هێزە پرۆکسیەکاندا ناتوانانی هیچ شتێک بکەین، ناچار بوون لەگەڵ ئێران ڕێککەوتن. بەڵام ئیسرائیل لەمەدا سەرکەوتوو بوو کە بە ئێران بڵێ ئەو هێزە پرۆکسیانەی کە ئەتۆ سیاسەتی دەرەوە لە ڕێگەی ئەوانەوە بەڕێوە دەبی هیچ نییە، سەری هەمووان دەبڕم، سەری هەمووانیشی بری، سەری ئیسماعیل حەنیەی بڕی، سەری شکری بڕیوانە، سەری حەسەن نەسڕۆڵای بڕی، وە سەری زۆرانی دیکەی بڕی کە ناتوانێت ئەوکە، سەری ئەم جەنەڕاڵە ئێرانیا نەشی بڕی کە لە دەوروبەری ئەواندا بوون، وەنیا هەر هەمویان. ئیتر ئەمە ئیسرائیل لەمەدا بە تەواوەتی بە پێچەوان، یعنی بە بەراورد لەگەڵ سعودیا و ئیمارات بە تەواوەتی سەرکەوتوو بوو و ئەمەی لە دەستی ئێران دەرهێنا. ئێستا کە ئێران ناچار بووە بەخۆی بێتە سەرخەت. ئەو ئێرانەی جاران نەما، ئێرانی جاران کە لەلایەک جەنەڕال حاجی قاسم سولێمانی پێویست بوو، بەڵام لە هەمان کاتدا کەسێکی وەکو جەواد زەڕیفیشی پێویست بوو، وانە بۆ چونکە یەکێک لە ڕووی سەربازیەوە یەکێک بەدەست ئەوەی دیکە، یەکێک بە گۆپاڵ ئەوەی دیکە بە تۆقکردن لە ڕێگای دیپلۆماسیەوە کێشەکانیان چارەسەر دەکرد. ئێستا کە ئەمانە نەمان، هێزی ڕقی ئێرانی لە ناو ئێراندا بەخۆی ناچار بووە بێتە مەیدان. ئیسرائیل ئەمەی گۆڕی و ئیسرائیل ویستی بە ئەمریکا بڵێ تەماشاکە ئەوە چەند مانگن لە مانگی چوارەوە من بەردەوام لەو ئێرانە ئەدەم کە ئەتۆ لی دەترسی، دەتەوێت ئیتیفاقی لەگەڵ بکەیت، من بەردەوام لی ئەدەم ناتوانانی وەڵام داتەوە، لی ئەدەم وەڵام ناتەوە، سەری دەشتێنم وەڵام ناتەوە، دەستی دەشتێنم وەڵام ناتەوە، لە ناو میوان خانەکەی ئەدەم و گران بەهاترین میوانی لێ دەکوژن، دیسە وەڵام ناداتەوە. ئەوە لە حەسەن نەسڕوڵڵاشندا دیسە
وەڵام ناداتەوە. ئیتر سیاسەتی نەتەنیاهۆ ئەمە بوو، دەیویست بە هەموو بەڕێوەبەرایەتی ئەمریکا بڵێ تکایە لەمە دووە چیتر باسی ئەوە نەکەن کە ڕۆژێک لە ڕۆژان ئێران ئەمریکا ناچار لەگەڵ ئێران ئیتفاقی لەگەڵ مەکەن. ئەو هێزە هیچ پوچە، ئەو هێزە بچووکە، ئەوە نییە ئیتفاقی دەکەن. ئێران لە بەرامبەر ئەوەدا دوێنێ هێرشەکەی ئەنجامدا. ئێران بە ئەمریکای گوت نەخێر ئەو قسانەی نەتەنیاهۆ دەیکا وانە من هەر کاتێک بم هەوێ ئەتوانم ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەمە جەهەنەم بەبێ من هیچ بڕیارێک نەدەی لەگەڵ من بدە، چۆن هەتاوە کوێزدە 20 ساڵ لەگەڵ من ئیدارە دەکەی لەمە دوواش بە هەمان شێوە لەگەڵ من ئیدارە بکە. بە کورتی ئەتوانین بڵێن ئێران ئێستاکە دوو کێشەی هەیە، یەک لە ناوە خۆدا یەک لە دەرەوە، ینی لە ناوە خۆدا لە دوای ڕاپەڕینی مەحسا ئەمینی ئێمە بینیمان لە بەرنامەکەی دوێنێشدا باسم کرد کۆمەڵێک دیواری ئەتنیکی کە ئێران دروستی کردبوون لە نێوان میلەتان شکان. بۆ نمونە ئاخیر ئەو ڕۆکە تەماشام کرد ئاخیر خۆ پیشاندانی مەحسا ئەمینی لەکوێ بەردەوامی کردێت لە بەڵوچستان نەوەک لە کوردستان. یەکەمی خۆ پیشاندانی مەحسا ئەمینی گەورە لەکوێ بەردەوام لەکوێ دەستی پێ کردووە لە ناو تورکە ئەزەریەکان دەستی پێ کردووە. ئەمە زۆر زۆر گرنگە بەڕاستی ئینسان تێبگە لە ناوە خۆی ئێراندا ئەو دیوارە ئەتنیکشکە. پاشان لە مەسلەی هەڵبژاردندا بە هەماشەوە تەماشاتی ئاستی بەشداریکردن باوەڕی خەڵک بە هەڵبژاردن بۆتە ئاستی سفر. ئیتر لە ناوە خۆدا ئیتر ئێران ینی مەحسا ئەمینی نیشانی دنیایدا کە ئێران وڵاتێک نییە لە ناوە خۆدا بەهێز بێ. و لە دەرەوەش ئیتر ئەو هێرشانەی ئیسرائیل وای کرد کە بڵێ ئێران لە دەرەوەش لاوازە نەوەک لە ناوە خۆدا لە دەرەوەش لاوازە تەماشاکەن ئیتر ئێران ناچارما بەخۆی بێتە پێشەوە و هاتە پێشەوە و مەسلەکەی ئیتر گەیاندە ئەو ئاستەی کە شەڕ ئیتر لە نێوان ئیسرائیل و لە نێوان ئێراندا ببێتە مەترسیەک کە ئێستاکە نازانی بەڕاستی حوتویە چکە دوو حوتوی دیکە سێ حوتوی دیکە بەڕای من ئیسرائیل وەڵامێکی هەر دەبێ بەڵام دەبێ ئەو وەڵامە بە تەکبیرێ وە پێویستە ئەو وەڵامە بە تەنسیق بێ بە کۆردینە بێ لەگەڵ ئەمریکا، یعنی بە تەنیا نایکاتن و بە تەنیاش مەترسیدارە. بەڵام چی دەکەنە ئاماند؟ ئایا کوورەی نوکلەری دەکەنە ئاماند؟ ئایا لەوێدا ئەتوان ئامانجەکانیان بپێکێن؟ ئایا کوورەی نوکلەری ئێران ئەوەندە ئاسانە ئەتۆ بتوانی 100% لە ناوی ببەی؟ ئەمانە هەموو جێگەی پرسیارن. لە ڕنگ بێ ئیتر ئیندوستری ئەنەرژی وزەی پترۆڵ و غازی ئێرانیدا تێک بدەن، ئەمە مەترسیەکی زۆر زۆر لە پێشترە و ئەمە کاریگەریەکی دەبێ لەسەر ئابووری جیهاندا لە سەردەمی هەڵبژاردندا بێگومان دەبێ ئەوە ڕەچاو بکرێتەوە، چونکە ئێران ئایا وەڵام ئەداتەوە ئایا ئێران ئەو کاتە هەموو دەواازەکان دەخاتە مەترسیەوە کە وزە لەوێوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دەگات بە جیهان بە تایبەتیش ئەوەی کە ئەوانەی کە وزە لە بۆ ئیسرائیل و ئەمریکا دەنێرن و بە تایبەتیش ئەزەربایجان کە هەتاوەکو ئێستاش لە ڕێگەی تورکیا و لە ڕێگەی ئەردۆغانەوە غاز و نەوت بە ئیسرائیل دەفرۆشێ لەوانەیە ئەو ئیندوستری ئەزەربایجان و کاتە بکاتە ئامانجووە ئەوە ئەمە کاریگەری زۆر خراپی دەبێت لەسەر هەڵبژاردننیش. ڕنگ بێ بۆیە لە پێش هەڵبژاردن ئەگەر شتێکی وا بکرێت لە پێش هەڵبژاردن بکرێ. بەڵام ئیتر ئەمە بە لێبگەڕین لە بۆ ڕۆژانی ئایندا بەرەو کوێ دەچێ. ئەمەی گرنگە ئێستا تۆپەکە لە ساحەی ئیسرائیل و ئەمریکا چی دەکەن چی ناکەن ئەوان دەزانن. وەکو وتم لە چەند ڕۆژی دابێ ئەمە زیاتر بە دیار دەکەوێت، بەڵام ئەوەی ئێستاکە وەکو ئەنجام ئەتوانین بڵێن ئێران ئەو بارە قورسەی کە لە دوای کوشتنی ئیسماعیل حانیە و حەسەن نەسڕوڵڵا کە بۆ سەرشانی و خەریک و کۆنسێپتی شۆڕشی ئیسلامی ئێرانی بە تەواوەتی لە ناو دەبرێت بێمانای دەکرد، ئێران توانی بە شێوەیەکی کاتی ئەمە بێنیتەوە سەرخۆی و ئەمە بێگومان کاریگەری ئەبێ لە ئایندەدا لەسەر پرسی کورد لەسەر پرسەکانی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕژێمی ئێران بەرەو کوێ دەچێ؟ ئایا لە ناوی دەبن بە تەواوەتی
من باوەڕ ناکەم چونکە زۆر مەترسیدارە لە ناوبردننی ئێران ڕووخاندنی ئێران هەر وڵاتێک ئەمریکا ڕووخاندبێ ئیتر بۆتە بەڵا لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕات جا وڵاتێکی گەورەی وەکو ئێران جوگرافیایەکی گەورە نفوسێکی گەورە ئەتنیکی گەورە و چەرکی زۆری تێدا بێ ئەو ئێرانە ڕنگ بێتە مەترسێکی زۆر گەورە پێم وانە ئەمە بکەن یەک لەو سینناریوانەی کە ئەگەر بێت و نیازێکی وایان هەبێ ویان ئەگەر بێت و ئەمریکا و بەریتانیا نیان هەوێ لەگەڵ ئێران ئیتفاق بکەن ئەو کاتە ڕنگ بێ وەکو سەدام حوسێنی لێ بکەن یعنی ئابلۆقی بخەنە سەرێ ئابلۆقی بخەنە سەر چەکەکانی هێزە ئاسمانیەکەی و بەردەوام ئەگەر گومانێکیان هەبوو بتوانن لەو شوێنانە بدەن بۆمبا بارانی بکەن هاتوچۆی ئێران پەک بخەن ئابووری ئێران پەک بخەن وەکو سەدام حوسێن زۆرێک بە شێوەیەک لە شێوەکەن ئیتر ئابلۆقی بخەن سەر ئیسرائیل لە هەمان کاتدا لەگەڵ سەڵتەنەت تەڵەبەکانی ئێران کار دەکا و ئەمانە زۆر مەترسین بەڵام پێم وانە ئیتر وەها زوو بە زوو لە ئێستاوە ئیسرائیل پیلانێکی هەبی بۆەوەی ئەو ڕژێمە بڕۆخی سەڵتەنەت تەڵەبەکان جێگیان بگرنەوە ئەوە لە بۆ کوردەکان زۆر پێویستە کە هیوا لەسەر ئەمە دروست نەکەنیانی ئێران ئەمڕۆنا سبەی دەڕوخێ وەڵام 20 ساڵە 30 ساڵ نەچوومەوەتەوە ئێران دەمەوەی ئێستا بچمەوە کوردستان یعنی ئەمە نییە ویانیش بچووکردنەوەی ئێران وەکوتم ئەمانە موشەکنین ئەمانە بۆیلەرن تەماشای وەزعی خۆت بکە یانە ئەتۆ قلێش و دۆشکاوتۆ هاوەنەکانت لەسەر حەساڕۆست و هەڵگردەوە ناگەنە پیران شاریانی بەڵام ئێران ئەتوانێت لە ماوەی دەقەدا موشک بنێریتە تەلە ئەڤیر یعنی ئەمانە ئینسان بچووک نەکە ئەمە وات لێەکە لە ڕووی سیاسی و استراتیژیەوە هەڵی زۆر گەورە بکەیت پاشان لە هەمان کادا هەر لە بۆ کوردەکان پێویستە لەسەر بنەمای تاعیفی و مەزهەبی و ئەوە سیاست نەکەنیانی ئیسرائیل هەرچی کرد و چەپلەیەکی بۆ لێ بدەیت و ئێران هەرچێکی کرد و ئیتر نەفرەتی لێ بکەی و بچوکی بکەیەوە سیاست لەسەر بنەمای ئەوە ناکری سیاست لەسەر بنەمای ڕیالیتە دەکرێت بەڵێ ڕژێمی ئێران ڕژێمەکە لە کێشە و پڕ لە مەترسی لە ناوەخۆیدا ئەو ڕژێمە خاڵی لاوازی هەیە بەڵام خاڵی بەهێزیشی هەیە ئینسان ناتوانێت ئەمانە یەکێکیان ببینی یەکێکیان نەبینی وەکو ڕەش و سپی تەماشای بکە لە ئایندەدا ئەمانە هەمویان دەبینین و دیارە کاتمان زۆر دەبێ بۆ ئەوەی بەردەوام بتوانین قسە لەسەر ئێران و ئەو ڕەوشە بکەن ئیتر لە ئایندەدا بێکەوە دەمینێنەوە سوپاسانەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون تکایە ئەوانەی کەناڵی یوتیوبی هیوا خۆشناگە سوبسکرایب ئابۆنە نەکردووە ئابۆنە بکەن ئەوانەی پرسیاریان هەیە دەتوان پرسیاری خۆیان ئەگەر لە ئێستاوەدا کاتیان نیاوەیان نیشنیان توانیوە پرسیارەکان لە مشکی خۆیان دە فۆرمیلە بکەن توان لە ئایندەشدا لەسەر لە بەشی چات لە یوتیوب نەک لە فێسبوک و تویتر و شوێنیوەها لە یوتیوب ئەتوان پرسیارەکانیان بڕێک و پێچی بنووسن نیشانی پرسیاری لەسەردا بنێن ئەگەر پەیوەندی بەو بابەتەوە هەبوو بێگومان وەڵام ئەدرێنەوە زوو یان درەنگ زۆر سوپاس کاتێک خۆشتان بۆ خوازم هیوای ساو سەلامەتی بۆ هەمووتان دەخوازم کاتێک خۆش